بازاڕی فرۆشتنی کەلوپەل و پێداویستیەکانی خوێندن سستی تەواوی پێوە دیارەوە جیاواز لە ساڵانی دیکە. ئەم دوکاندارە دەڵێت نەکردنەوەی خوێندنگاکان بە تەواوەتی و نەدانی موچە بازاڕی ئەمانی بە تەواوەتی کەس کردووە. ڕۆژی وا هەیە هیچ بازاڕیان نییە. بەبوونەی کەرەنتینەوە مەکتەب داخراومانە تاسیری کردووە سەرمان. ئێستاش ئەم دوکاندارانکەی بینی ئەشیاکی زۆرمان هێناوە. بازار نییە و یعنی بەڕاستی تاسیری زۆر کردووە سەرمان. مەسەلەن مەکتەب و شت کاڵێ نایکەینەوە. ئەمە تاسیرێکی زۆر کردووە سەر ئێمە. هەر بڵێن سفر بووە. فرۆشیارانی کەلوپەلی خوێندن ئاماژە بەوە دەکەن ڕاستە پارساڵ قەیرانی دارایی هەبوو، بازاڕیان کەم بوو، بەڵام ئەمساڵ کۆرۆناشی هاتۆتە سەر کە هۆکارە بۆ کەم فرۆشتنی پێداویستیەکانیان. ئەمساڵ فرۆشتمان زۆر کەمە چکە تاکو ئێستا دەوام نەکراوەتەوە وەکو پێویست دەوام نێنجا بۆ شێوەش کە باس دەکەن لەوەی کە بەشێکی خوێندکاران بە ئۆنلاین بخوێنن. دیارەوە زەرر لە ئیشوکاری ئەمایە لەبەرەوەی ئیشوکاری ئەمە بەو شێوەیە ئەبێ قەڵەم و دەفتەر و شت بەکار بێت لە کاتێکا کە ئایپات و کەرەسە ئەلکترۆنەکانیش بەکارێت ئەو کاتە شتەکانی ئەمە دیارە نافرۆشێت. وەزارەتی پەروەردە ڕێنمایی دەرەکە ئێمەش بەپێ ئەو ڕێنمایانە جلوبەرگ دابین نەکەین و ئەینینە بازاڕەوە ئێمە چینێکی کاسبین. بەڕاستی چینی کاسب هەموو ساڵە زەرمەندە. وڵی کڕیار هیچ نییە لە بازاڕە. ئێمە بەنسبەت سعرەوەنەوە سعریشمان گونجاوە، کوالەتێکی باشیشمان هەیە، بەڵام کەسی تیانە بازار. خەڵک ساغ نەبووەوە ئایا ئایپاد کڕێ یان جلوبەرگ بۆ مناڵەکەی بکڕێ. وەزارەتی پەروەردە 27 ئەم مانگە زەنگی بۆ 12 ئامادەی لێدا و چەند ڕۆژی داهاتووش قۆناغەکانی 1 و 2 بنەڕەتی دەچنەوە هۆڵەکانی خوێندن و لەلایەکی دیکەوە قۆناغەکانی دیکە بە ئۆنلاین دەبێت و دیار نییە پرۆسەی خوێندنی ئەمساڵ چۆن دەبێت. ئەمەش هۆکارە بۆ کزی بازاڕەکان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.